نابم میوانە بەڕێزەکانی شەریەک لە بەڕێزان کاک عەلی بریکاری وەزارەتی پیشەسازی و بازرگانی، کاک دکتۆردانا ڕاوێژکار لە ئەنجومەنی وەزیران و پسپۆڕ لە بواری خۆراک، کاک بەشار ئەحمەد خاوەنی بازاری پلان بازار، ئینشەڵا بە پلانێکی زۆر باشە هاتوۆتە ئێرە ئەمڕۆ، کاک دکتۆر ئەرکان بە نوێنەرایەتی کۆمپانیەکانی هەڵەبجە. جەنابەت وەکو نوێنەری کۆمپانیەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە لە بواری کشتتوکاڵ و کشتتوکاڵسازیە ئەوە چیتان کردو و چیتان هەیە؟ بەڵێ سپاس بۆ جەناب و سپاس بۆ بەشداریکە بانگێشتمان بۆ ئەم پانێڵە. لە ڕاستیە من وەک بەشە پسپۆڕەتەکەی خۆم پێم خۆشە یەک کۆمنتی بچوو لەسەر قسەکانی کاک دکتۆردارا بم وەکو تەواوکاریەک بە حکمیەوەی من پسپۆڕەتی سەلامەتی خۆراکم هەیە. بۆ دەستپێکردنی ئەو سەرەتا دروستەی کاک دکتۆر باسی کرد بە بڕای من پێویستمان بە ئەوەی کە لە وڵاتانە پێوتە ڕێگولیشن، پێویستمان بە کۆمەڵی ڕێگولیشن هەیە، هەرچی زووە ئەو ڕێگولیشنان دابنرێ بۆەوەی سەرەتا دروستەکە دەست پێ بکەین. چەندێک ئێمە ئیکتیفای زادی بکەین لە بریشکی ناوخۆیی، لە گۆشتی ناوخۆیی، بەڵام ئێمە نازانین مریشکەکانمان تەندروستە گۆشتەکە یان نا. من چەند ساڵێک لە مەسەڵەن لە وڵاتی کەنەدا بووم، هیچ گۆشتێک مریشک یاخود گۆشتی بازار ناخێتە بازارەوە تاکو پشکنینی ئیکۆلای و سالمۆنێلای بۆ بکرێت. هیچ گۆشتێکی ئێمە پشکنینی ئیکۆلای بۆ ناکرێت. ئیکۆلای 157 زۆرترین حاڵەتەکانی ژەهراوی بوونی تیا ڕۆیە، چەندێک تێچوون بۆ چارەسەرکردنی تێژێ. ئەمانە پێویستە بە زووترین کات وەزارەتی کشتتوکاڵ وڵی وەزارەتی بازرگانی کۆمەڵی ڕێگولیشن دەربکەن کە بازرگانیکردنی ژێکە خات، چکە ڕێگولیشنەکان هەر تەندروستی نییە کاک تۆ دەزانێت بازرگانیکردنیشە. ئەم بابەتە چەندین پانێڵ هەڵەگرێت و پێویستە زۆر بە جدی قسەی لەسەر بکرێت. ئێمە سەر بابەتەکەی درمان کە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە یەکێک لەو سێکتەرانەی کە ئیشی تیاکە ئێستا بریتە لە سێکتەری کشتتوکاڵی. لە ساڵی 2018 بە دروستکردنی کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان دەستی پێکردووە. ئەم کارگەیە تاقەی ئینتاجەکەی 10,000 تەنە لە ساڵێکە و توانای دروستکردنی لاینی دووەمی هەیە کە 20,000 تەنە لە ساڵێکە. گەورەترین کارگەی زەیتونە بێ لە عێراقا و توانای کردن بە ڕۆنی هەموو زەیتونی عێراقی هەیە ئەگەر بێت و زەیتونەکە دابینکرێت. ئەو پرۆژێژ هەر لە وەبەرهێنان کراوە لای خۆمان، بەڵێ زەیتونەکەش خۆماڵیە بەکاردێت. ئێستا هەموو ئەو لە ساڵی 2018 دوای ئەوەی کارگەی زەیتونی ڕاستان دامەزراوە لە تەنیشتیەوە نەمامگەی داری زەیتون دروستکراوە. مەسەڵەن باشترین جۆری زەیتون خەرخاڵە، ئەو نەمامە هێنراوە. لە دوای ئەوە جوتیارانی هەرێمی کوردستان دەستیان کردو بە چاندنی داری زەیتون، چکە ئێستا چەندین ڕۆژ کارگەکە ئەوەستێت چکە زەیتون نییە. کارگەکە وا دروستکراوە تاقەی ئیسیعابی هەموو زەیتونی هەرێمی کوردستانی هەبێ بەچی لە هەمووی گرنگتر بە کوالیتی کۆنتڕۆلی سوپەر ئێکسترا ڤیژن، یعنی ڕۆنی ئەو ڕۆنی بەرهەمهێنرێ فول ساغە، یعنی ستاندەرێکمان هەیە کە نابێت لە 2 بەرزتر بێ بۆ ستاندەری ڕۆن. ئەوە ئێمە 0.2، یعنی هەر کوالیتێکی زۆر لەخوارەیە زۆر باش. ستێپی دووەمی هەڵەبجە گروپ کە دەستی پێکردو بریتی بووە لە کێڵگەی ئاژەڵداری ڕاستان. نەک کێڵگەی ئاژەڵداری ڕاستان عیبارەتە لە ئەوەی کە بە هەموو جۆرەکانی ئاژەڵداری بە شێوەی ئەوەی ئینگلیز پێوترێ ئیندستریەل فارم، بە شێوەی بە پیشەسازیکردنی حەقل بێت. چۆن هەم کات تێچوونی کات کەم کاتەوە لە بەرهەمێنانە و هەم کولفەی ئینتاژ زیاد بکە. لە ڕێگەی چی؟ لە ڕێگەی هێنانی کۆمەڵێ ئامێری پیشەسازی کە لە پیشەسازی ئاژەڵیا بەکارهێنرێ کە ئالیک پێدان کەم بکاتەوە، ئاسانەکە و جوانترین ئالیک پێشکەشەکە کە بەم شێوەیە تۆ خزمەتی ئاژەڵەکانی بکەی تێچوون و کەم بێ بۆ چکە تەندروستیان باشە بێ. گەورەترین کێشەی ئاژەڵداری ئەمە چی؟ هەلاکە. ئەگەر نسبەی هەلاک بەرز بێ نسبەی قازان زۆر کەمە بێت. ئەم جۆرە ئیندستریەل فارمانەوە ئاکاتۆ نسبەی هەلاک و بچێتە سەر 0. لە هەمووی گرنگتر ئیدارە مانجمنت. کۆمەڵی سۆفتێرمان هەیە ئێمە لەو کێڵگەیە کە کێڵگەی ئاژەڵداری ڕاستان بریتی بۆ لە هێنانی ئاژەڵی زۆری سانین کە بۆ یەکەم جار بۆ لە عێراقا ئەم بریتە بهێنرێتە ناو عێراقەوە کە هەرێمی کوردستان لە ڕووی بەرهەمی شیری بزنەوە زۆر کەمە. بۆ چکە ئەو بزنە لۆکاڵانەی خۆمان هەمانە بەرهەمێکی زۆر کەمیان هەیە کە لە چەند مانگێکان نیو کیلۆیەک شیرێن و توانای ئەویان نییە بازاڕەکان دابینکەن. کێڵگەی ئاژەڵداری ڕاستان ئامانجلی ئەوەیە کە جۆری شیری بزن کە بەهای خۆراکەکەی 2.5 شیری مانگایە
لا هەمووی ستێپی سێم دکتۆر یەک شت دەگەر عفوم کەیت لەوەی کە جەناب تێگەشتم لێرە و چەند شتی تریش لە پەنەڵەکە باس کرا ینی یەک شت هەیە کە زۆر گرنگە و زۆر جێی دڵخۆشی و جێی دەستخۆشیشە ئەویشەوەیە ئێمە بەرەو کشتتوکاڵی ژمارەی ڕۆشتوین ئەگریکەڵچرەر نمبەر ئەزراع ڕقەمی ئەوە زۆر زۆر گرنگە لەبەر چی گرنگە ئەوە جەنابتان ئێوە لێ بەکاتێنێن ئەوەی کە تۆ باست کرد رادیۆ فریکوێنسی ئایدنتیفیکیشن تەکنۆلۆژی یعنی ئەوە ئەو تەکنۆلۆژیە تۆ ئەو ئاژەڵە ئەزانی کەی برسیە بێ چەند کەی کاتی زاوزەی دەبێ کەی پلەی گەرمی جسمی بەرز دەبێتەوە کەی نزم دەبێتەوە کەی نەخۆشە ینی پێشەوەی کە نەخۆش بێتەوە پێی دەزانی احتیاطەتەکەی چەنی پێیە کە بە دەرگاچ تێژوورەوە وەزنت کردو دێتە دەرەوە بە هەمان شێوە یعنی زۆر سیستەمێکی زۆر باشە لەبەر دووسێ خاڵ یەکەم بۆی کورتی کەمەوە سوودی لێ وەرگرین چونکە لە پەنەڵەکانی ترە هەمووی باس کرا کشتتوکاڵکردن بەبێ خۆڵ ئەنیە بەبێ خاک ئەوان هەمووی لێرە باس کرا ئەوە زۆر جێی دڵخۆشیە و جێی دەستخۆشیە بەس ڕاستی ئێمە لە کوردستانە ئێستا تەکنۆلۆژیایەک بەکاردێنین ساڵی 2010 یەکێتی ئەوروپان 90 ملیار دۆلاری بۆ داناوە و پێشەنگیشیان هۆڵندایەتیا لەوێ بۆی ئەو حاڵتە بکەن چونکە لە سادەی پیسبوونی ژینگە کەمەکاتەوە ئەوە یەک لە سا 10 بۆ 15 بەرهەم زیاد دەکات کە جەنابەت لەوێ بۆ خۆت ئێستا لە واقعەکە دەیکەی سێمیش لە سا 20 ئەو ئاوی کە بەکار هاتووە کەمەکاتەوە ئێتۆ ئاو بکەم کاتەوە لە سا 10 جیبکەش بکەم کاتەوە لە سا 15 کشتتوکاڵیش بەرهەمیشی بۆ زیاد کە و ساغلەمیش بێ وەکو تۆ دەڵێی چونکە ئەو شیرێک کە تۆ باس کرد کە هەتاوەکە وەخیر ئەوەی نەبووە بەڵێ ئەوەی تردانەیە زۆر گرنگە ئاماژە بەوە بکەین ینی بەداخەوە ئێمە هەمومان هەرێمی کوردستان دڵنیانی لەو شیرەی خۆین لە 100 ساغە چکە تۆ پرۆگرامێکی نییە فۆلۆوەپی شیرەکە بکە کە ئەم شیرە ئەگەر ئەنتیبایۆتیک بەکارهێنرا تایدی یاتیای نییە ئێمە سۆفتوێرەکە پێمانەڵێ ئێمە ماگنەتیک ئایدیەک لە گوێچکەی هەموو بزنەکە مانگایەکە یاخود مەڕێکایە ئەگەر تریتمنت بۆ بەکارهێنا شیرەکەی بڕژێنی بەداخەوە ئەبێ ڕێگولیشنی هەبێ خاوەن ئاژەڵی ئێمە ناچارکە ئەگەر شیرێک دەرزیتیا بەکارهێنرا ئەو شیرە بڕژێنرێت یعنی ئێستا بۆ ئەمە ڕێبخەین ستێپی سێمی هەڵەبجە گروپ چییە بریتێ لە کۆمەڵگەی خۆراکی هەڵەبجە گروپ کە بریتێ لەوەی کارگەیەکی شیرەمەنی دروست دەکرێت لە بەتاقەی 10,000 تەن لە ڕۆژێکە لەسەر ڕووبەری هەفتە دۆنم ئەم کارگەیە پشت بەخۆ ئەگەر بکرێتە خۆناغی جێبەجێکردنەوە توانای ئیسیعابی هەموو شیری هەرێمی کوردستانی هەیە جوتیاری ئێمە خاوەن ئاژەڵی ئێمە گرفتێکی ئەوەیە کە شیرەکەی نازانێت چی بکە شیرەکەی ئەڕژێنێ جاری وایە بە 500 دینار جاری وایە بە 100 دینار بە 1000 دینار ئەبێ کارگەیەک هەبێ یەکەم شیرەکە ساخاتەوە دووەم وا لە خاوەن ئاژەڵەکە بکەی لە خۆی وە شیر نەفرۆشێ ئێستا لە تورکیا و دەوروبەریشمانە ڕێگە نادرێ خاوەن ئاژەڵی بەسی خاوەن ئاژەڵ شیرەکەی بخاتە بازاڕەوە چکە ئەم شیرە نازانی تەندروست یا تەندروست نییە ئەبێ ساخ بکرێتەوە تۆ بێ ئۆپشنێتی فکرەکە زۆر وازحە ینی کیلۆیەک شیر بە فرێشی لەوانەیە بڵێن 1250 بکە بەڵامیکێ بە ماس 2500 دەکات وانە کەویکێ بە تەکنۆلۆژیا ئەمەش بەسمانەوە ینی بەڕاستی و مەشروعەکانیش متەکامل بێ جەنابەت باست کرد ئەوە دەنا قازانجی زیاترە تەواوی کەم هەر فەرقە بگات ئەم پرۆژەیە بریتێ بەرهەمە سپیەکان بە هەمووی بە شیر ماست پەنیر هەر هەمووی یەک پاکێج فکرەکە ئاوایە بە شیری وشک وە شیری کێڵگا کشتتوکاڵەکان کە مەسەرەن لە دهۆک و لە شوێنێکە بێ و فکری سێم کۆکردنەوەی شیری جوتیاری هەموو ناوچەکان بە کوالەتی بە ڕێکەوتن لەگەڵێنە و هەروەها دروستکردنی چەندین شەربەتی میوەهاتەکان بۆ شەربەتی هەنار لە ناوچەکەیە زۆرە شەربەتی سێو هەموو ئەوانە لە یەک پاکێجان کە پشت بەخوا چێتە جێبەجێکردنەوە دەستی خۆش بێ ئاخوا کاک بەشار بوو بۆ من بە پلان باڵام کاتەکە ئەوە نەمەجاری داوین جەنابەت دواوەتە چیەتەوێت چیتر بڵێ فەرموو وەڵام دووبارە دەستخۆشیمانێ هیوادارین کە هەمومان بە حکوومەت و بە هاوڵاتی و بە دەستی کار و بە کۆمپانیەکان کە کار بەوە بکەین کە بەرهێنان لە کەرتی کشتتوکاڵا بکەین و بیزات سامانی ئاژەڵی فرسەی زۆر گەورە هەیە لە هەرێمی کوردستانە کە سامانی ئاژەڵی پەرەی پێ بدرێت و ئەو ترسەی لەلایەن سەرمایە گوزار خاوەن بڵێ و بەرهێنەرەوە هەیە بڕەوێنرێتەوە چکۆ بەرهێنەری ئێمە ئەترسێ سەرمایە گوزاری لە کەرتی کشتتوکاڵی و بیزات سامانی ئاژەڵی بکە چکە بەڕاستی بەداخەوە کە ئێنە ناو ئەم کارەوە بە ئەزمونەوە نایەن و ڕێنشاندەرێکیشان نییە و لە زۆربەی وڵاتان کە ئەگەر لەدا دەست بکەی بە دروستکردنی حەقلێکی ئاژەڵی ئەگەر لە سەدا یەکیش بزانی
ئەوەندە ڕێنمایی دێنێت ئەوی بە لە سەدا چل کە خۆش چوویدە ناویشەکەەوە لە سەدا هەشتا فێرەبی بۆ نمونە خاوەنکاری ئەمە هەیە مانگای هێناوە لە وڵاتانەوە چل وەرەقەی پێیاوە من ئاگادارم مانگای چاکی هێناوە 7 کیلۆ شیرەیە 10 کیلۆ شیرەیە ئەمە ئەگەر بەو پاتێچوونە زۆرە ئەگەر کەسێک ڕێنشاندانی کردایە ڕاوێژکارێکی ڤێتەرنەرێکی سەرکەوتوی هەبووە بە تایبەتی لە دەرەوەی خەڵکێک لە دەرەوە ژاوێ ئەوان لە ڕووی وەکو بڵێ داهێنانی شیرەمەنیەوە ئاژەڵداریەوە زۆر توێژینەوەیان کردووە دێری کامپەس هەیە لە هۆڵندا نزیکەی 100 ساڵە توێژینەوە لەسەر کوالیتی و کوانتیتی شیرەکە ینی تۆ بیت لەگەڵ ئەمانە ڕاوێژکارێکی بۆی نەچیتە ناو ئێوە لە کۆمپانیەکەتان بۆ کەمکردنەوەی تێچوو خۆی پرۆژە کشتتوکاڵەکان تەکمیلی بێ زۆر باشە ینی تەواوکەری یەکتر من ئێوەتان ڕەچاو کردووە لای خۆتان مەسەڵەن زەیتون لەلایەک بەرهەم دێن ڕۆن زەیتی زەیتون لەلایەک بزن بەخێوەکەن لایەکتر کارگەی شیرەکەن ئایا تەکمیلیە ئێستا بۆ نمونە لە نیەتیەوەین بۆ نمونە ئەو زەیتەی کە بەرهەم هێنێ لە زەیتونی ناوچەکەوەی بە تایبەتی هەڵەبجە و دەوروبەرە زەیتونەکەی بە خۆماڵی ئەفرۆشێ و پاکیزینی بۆ کرێ و ئەو پاشماوەشی ئەمێنێتەوە ئەدرێ بە عەلەف و درێ بە ئاژەڵەکانی چۆ بزن پاشماوی زەیتون ناخوا بەس مانگا باشیە خوا ئەدرێ بە ئەو ئاژەڵدارە نێوەنتیقە کامە زنجیرەیە کە پێویستە هیچ پاشەڕۆیەک و هیچ بای پرۆدەکتێ لە کشتتوکاڵە بە فیڕۆ نەچێت دەست خۆش بێت